بەرانی خوێندنی کوردی لە کەرکووک لە هەرێمی کوردستانەوە بۆ ناوەند واتە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک کە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقا بەو پێیەی کە خەڵکی ئەم شارەین و لەم شارە چەندین ساڵە خزمەت ئەەکەین. دووەم، تا ئەو کاتەی خاڵی یەکەم جێبەجێ ئەکرێت لەو بەشەبوجەیەی کە لە بەغداوە ڕەوانەی هەرێمی کوردستان ئەکرێت کە لای هەمومان ئاشکرایە کە پشکی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە کەرکووکیش لەو بڕەپارەیەدایە. بۆیە داواکارین پشکی خوێندنی کوردی ڕاستەوخۆ لە بەغداوە بنێردرێت بۆ کەرکووک و لە ڕێی یەکێک لە بانکەکانی شارەکەی خۆمان دابەش بکرێت بێ لێبڕین و بێ دواکەوتن و هەموو مانگێک لە کاتی خۆیدا. سێیەم، کردنەوەی پەروەردەیەکی سربەخۆ بۆ خوێندنی کوردی لە کەرکووک بەو پێیەی خاوەنی زیاتر لە 100,000 قوتابی و 7,751 فەرمانبەر و مامۆستا و 500 قوتابخانەین. بۆ وەڵامدانەوەی داواکارەکانمان ماوەی 15 ڕۆژ ئەخینە بەردەستی لایانی پەیوەندیدار لە کاتی پشتگوێخستنی داواکارەکانمان وەشیاری ئەدەین کە هەموو ڕێگا یاسایەکان و دەستوورەکان وەک خۆپیشاندان و مانگرتن و ڕێپێوان بەکاردەهێنین بۆ گەیشتن بە مافەڕەوەکانی خۆمان. دەستەی مامۆستایانی ناڕازی کەرکووک لیژنەی هەڵوێست بۆ داکۆکی لە مافی مامۆستایان و فەرمانبەران خوێندنی کوردی لە کەرکووک یەکشەممە ڕێککەوتی 26 تەمووز 2020.